پیادە ڕۆشتن یەکەم سوودێکی تەندروستی هەیە، یەکەم سوودی تەندروستی بۆ مرۆڤەکان بەڕاستی پێویستە هەرمومان دوورکەوین لە بەکارهێنانی زۆرترین سیارە بەکارهێنین، کەمترین سیارە بەکارهێنین بۆ پێڕۆشتن. یەکەم بۆ ژینگە پاکڕایگیرێ، دووەم جەستە خۆمان تەندروستە بێ، سێم ڕووداوەکانی هاتوچۆ کەمترنەوە بۆیە داواکارین هەموو کەسێک هەر ماڵەکە سێ سیارەیە سێ کارمەندیە با سیارەیەکیان بەکاربێنێ، دوو سیارە لە ماڵەوە بەجێ بێڵێ هەم مەسرەفی گیرفانی خۆیان کەمتر بێتەوە، هەم جادەکان چۆڵترم، هەم ڕووداوەکانی هاتوچۆش کەمتر، هەم کۆمەلگەش تەندروستە بێت. ماوەسا بابەتی ئەم ڕۆژنە تا چەند بابەتێکی جوانە بکرێ بە کەلتورێک کە هەم ئۆتۆمبیل هەم پاراستنی ژینگە بۆ هەموو بابەتەکان گرنگە. وەڵا ڕێڕۆشتن هەم تۆ پیسبوونی ژینگە کەم ئەەکەیتەوە بۆ عام بۆ خۆشت سەلامەتی جەستەیی خۆت ئەپارێزیت سەیڤەکەی و ئەمە ئەگەر ببێتە کولتور جاری وایە ئێماچین بۆ شوێنێک بە ئۆتۆمبیل لە ڕۆین ئەگەر بەپێ بڕۆین باوەڕکە لە ناو بازاڕا زۆر خێراتر ئەچین هەر لە ڕووی کاتەوە کاتت بۆ گەڕێتەوە لە ڕووی سەلامەتیەوە بۆ خۆت سەلامەتیت بۆ گەڕێتەوە و لە ڕووی پاراستنی ژینگە و ئالوودە نەبوونی ئاوهەوای شارەکەتەوە دیسانەوە قازانجەکەی ینی فەرهەنگێکە لە زۆر شوێن هەیە بەتایبەت لەو شوێنانی کە حەمل و نقلی عمومی ینی هینی گشتی بەهێزە خەڵک کەمتر سیارە دەرەکە و لەو شوێنانش کە لاوازە خەڵک پەنا بۆ ڕێڕۆیشتن و ئەم شتانە ئەباکە زۆر لایەنی تەندروستی و لایەنی پاکوتەمیزی و مۆزوعی جوگرافی شاری هەیە. وەڵا لە ڕووی کولتوریەوە ئێمە ئەبێ لەسەر تەلەبە لەسەر قوتابی ئیشکەین ئەبێ لەسەر چینی قوتابی و لە قوتابخانەکانە هوشیاری بڵاوکەینەوە ئەمیشە بکەین لەسەر مستەوای شخصیش بڕێک لە عیلاجەکان ڕێڕۆشتن عیلاجە لا بۆ هەنێک نەخۆشی دکتۆر مەسەن بۆ نەخۆشێکی وەکو نەخۆشی شەکرە دکتۆر عیلاجی ڕێڕۆشتن هەموو ڕۆژێک ڕێڕۆشن دانێ و مادام عیلاجە وەکو عیلاج و مادام ئەو لایەنانی پاراستنی ژینگە و تەندروستی هەیە و سەقافەتێکیشە هەتا جەنجاڵی ژاوەژا و ئەم هەموو شتانە کەم ئەکاتەوە بۆیە ئێمە ئەبێ تەرکیزی بخەینە سەر و فۆکسیشمان بێ لەسەر قوتابی ئەوە بێ قوتابخانەکان بێ بۆ چونکە ئەو جیلەی کە حوسڵەی نەماوە ڕانە هاتوویتر ڕانایە بە ئێمە بەڵام چینێک ئێمە ئەتوانین تەرکیزمان لەسەری بێەوە و ڕای بێنین بەم ڕۆشنبیریە بریتێ لە قوتابیەکان بۆ ئێمەش هەوڵمانەوەیە کە قوتابیەکان ڕابێنین ڕاستی سەفەرستان لە مەجالی کۆمەڵناسی و بابەتانە سپۆڕن بابەتی جەنجاڵی ژیان و زۆری ئۆتۆمبیل و پیسکردنی ژینگە تا چەند بۆت ئەوەی کە دەرونی مرۆڤەکان لەم ڕۆژا بۆ نمونە تۆز جۆرێک لە جۆرەکان شپرس بێ زۆر بڕێک لە هێورکەرەوەکان بریتێ لە پیاسەکردن لە ڕێڕۆشتن ینی جاری وایە تۆ لەو پەڕی قەلەقیە و لەو پەڕی تەنگژەی دەرونیە ئەگەر بێت و بڕۆیت هەرو هەجاری وایە واد لێ کە قەلەقی زۆر یێت و ئەچیت بۆ چونکە هێور دەکاتەوە و ئێمە مادام وەکو عیلاج بەکاری ئێنین و لەو لاشەوە ئەگەر بە ئۆتۆمبیل بین و بڕۆین ئۆتۆمبیل بۆ خۆی جەنجاڵی هەیە جاری وایە تۆ دەسەڵاتت ناشکێ بەسەر ئەو ئۆتۆمبیلی کە لە بەردەم تا ناتوانانی بیخیتە پێ لە وەختێکە ئینسان دەسەڵاتی ناشکێ بەسەر شتێکە خواستەکانی و ئەوەی کە هەیە وەکو یەکنین عەسەبیە بێت تووڕە ئەبێ و تووشی تووڕەبوون ئەبێ و تووشی تەنگژەی دەرونی ئەبێ بێتاقەتی ئەبێ احتیمالی هەیە لە ناو شۆفێرەکانە دەمەقاڵەش ڕووبە شتی ناخۆشیش ڕووبە لە پێناوە ئەم شتانە نێڵین زۆر ئاسایە کاتێککە چارەسەرێکی دەرونی ئیجتیماعیشە کاتێک کە پێویست ناکە قەیچێکە من بە پێ ڕۆم کاتێککە ئیشەکەم زۆر بەپەلە نییە قەیچێکە بە پێ ڕۆم کورد جاری وایە گەر بەپەلەشت بێ وەک عەرزم کردی لە ناو بازاڕا ئۆتۆمبیلت پێ نەبێ خێراتری بۆیە ئەمە سەقافەتێکە هەمومان ئەبێ پەنای بۆ بەرین هەر ئێمەنین لە دنیای خەڵک بۆ یەگەڕێتەوە لە دنیای وەکو عیلاج سەیرەکرێ لە دنیایە کاتێککە ئینسانەکان قەلەقن پەنا بێ بۆ ڕێڕۆشتن ئەبن کاتێککە نەخۆشی جەستەین پەنا بۆ ڕێڕۆیشتن ئەبن کاتێککە یانەوێت جەنجاڵی شار و ئۆتۆمبیل کەم کەنەوە جگەلەوەی کە وزە ئەسووتێ جگەلەوەی کە دەنگەدەنگ یێتە ناو شارەوە پەنا بۆ ڕێڕۆشتن ئەبن چارەسەرێکە پارەی تێ ناچێت وەختێک پارەی تێ ناچێت ئەمڕۆ هیچ نەبێ بۆ تاقیکردنەوەش بوو بە پێ ڕۆشتین وەڵام من ڕێڕۆشتنم هەیە ئەچم بەڕێ ئەگەر چی وەزیفە و ئیشوکار وات لەیەکە مەجبوری بە سیارە بێت و بڕۆیت بەڵام هەمیشە ڕێڕۆشتنم هەیە ڕاستیەکەی ڕێڕۆشتنیش شتێکی باشە من بۆ خۆم مرتاحم پێ هەرە بمێ مرتاحبم ڕێڕۆشتنەکە خۆی ئەگەر زۆربەی وڵاتانی جیان بگەڕێی ئێستا حالیان مۆدیلی ئەوەیە کار بە پاسکیل بکرێت لەبەر دوو جانب لەبەر چەند جانبێ جانبێکیان بریتێ لەوەی کە پاسکیل وەکو شێوەک لە ڕاضەوایە وە ژینگە ئەپارێزێ و حەجمی قەرەباڵقی سەر شەقامەکان کەمەکاتەوە من داواکارم لە دانیشتوانی پارێزگای هەڵەبجە پێم وایە پارێزگای هەڵەبجە هەم پارێزگایەکە دیمەنی سروشتەکەی زۆر جوانە و تا ڕادەیەک بە تایبەتی ئێواران و بەیانیان پێن کە
هاوڵاتیان سوود لە پیادەڕێی وەرگرن لەبەر ئەو شەمەوەکارانی کە باسەکرێ سەلامەتی ژینگە هەروە هەمووکو وەرزشێک وایە ئەمەش پێم وایە ئەبێ هەموو جانیبەکان لە زیاکانی ڕاگەیاندن لە خوێندگاکانە ڕێکخراوەکان هەمومان تەژیعی خەڵکەین بۆ ئەوەی ئەمە بێ بە کەلتورێک و لە هەموو شار و شارستکانی تر چاو لە هەڵەبجە بکەن.